دیارە ئەمڕۆ ئێمە وەکو بەرەی پشتیوانی لە ڕۆژاوا هەڵساین بە ئەنجامدانی کۆبوونەوەیەک لەگەڵ نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکان. لەم کۆبوونەوەیەدا دیارە ئێمە سەرەتا نیگەرانی خۆمان ئاڕاستەی نەتەوە یەکگرتوەکان کرد کە بە هەڵوێ بە مووقیفی خۆ بە ئەرچی خوان هەڵنەساون و لەگەڵ پرێزنتەیشنێکمان پێشکەشکردن بە شەفەوێن باسی داگیرکاریەکانی تورکیامان کرد کە هەستی عدوانی هەیە بەرامبەر بە کورد و ئەو پێشێلکاریانەی کە لە ڕۆژاوای کوردستان دەکرێت و ئەوەی کە لە باشووری کوردستان هەندێک پێشێلکاری لە ڕووی ئاسمانی و لە ڕووی ئاژانسیەوە دەیکا کۆمەڵشتمان باس کرد کە نەتەوە یەکگرتوەکان هەڵسێ بە ئەرچی خۆی کە ئەو ئاوارانەی لە ڕۆژە ئاوای کوردستان ئێمە بە هەموو شێوازێک داوامان کرد کە ئەو ئاواران نێنە باشووری کوردستان بەڵکو لە جێگە و ماڵ و حاڵی خۆیان بمێنەوە و نەتەوە یەکگرتوەکان داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بکات لەسەر ماڵ و حاڵی خۆیان هاوکاریان بکات بۆی کە ئەمە نەبێتە هۆی گۆڕینی دیموگرافیا و نەبێتە هۆی پاکتاوی نەژادی. وڵامی وان لە هەندێشت ئەرێنی بوو لە هەندێشتنیش دەڵێ لە دەسەڵاتی ئێمەیانە لە هەندێشتیش بەڵێ وەکوتی دەڵێ لە هەوڵێکی جدی داین پێشنیارەکەیەوە شتێکی زۆر باشە ئەوە تایبەت اختصاسە بە ئیشەکەی ئێمەوە و هەندێشتی تایبەتیشمان داونەتێ کە لەگەڵ ئەنجومەنی ئاسایش قسە بکەن ئەمە ئێمە لەسەر خەت دەبین لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان بۆم حاڵەتە هاوکارمان دەبن ئەوە بە دڵنیاییەوە وهی ئەکرێ نێڵینەوە ڕێگریە بکە وەک ڕێکخراوەکان بە لە ڕێی فشاری خۆمانەوە.